8 مليون غرامة لە ماوەی 3 مانگ. والله کاکەڵ ئێستا زۆر زیاتر بووە لەو کاکە والله کاکەڵ دێر 8 مليون غرامة لە ماوەی 3 مانگ وە بزانم 3 مانگی ئەو لاشت پارەدا بوو 3 ملیۆنم دابوو ئەو لاش 3 ملیۆن کاکەڵ دێر زۆر نییە زۆربەی غەرامەکانم سرعتە ناو والله سرعت نییە ئێستا سرعتم تەر کردێت داکم گوتیان دەبی سرعت تەرکە یان ئەوە سیار لێوە هات نانم سیار لێ بخۆڕی سرعتم زۆر کەم کردیە بەس بە حکمیەوەی جامی سیارەکەم ڕەشا لە مەسەن لە بازار ڕادەگرم زۆر دەڕۆمە بازار زۆر دەڕۆمە ئەو لە سیارم زیاتر لە جادەیە والله ئەوەندەی ئەدی بۆ ناسی مافەقە وەگری والله کاکەڵ دێرە من لە خەواستانی سبەینان زۆری زەحازم دەکا بەڵێ ئەو شتە چونکە لێرە نهاتیمە دەمەنی منداڵیشم ئەوەندە لە خێوی هەستام سبەینان ئەوەندە لە خێوی هەستام ئەوەندە عەزابیدام ئێستا حەزم لێ نییە هەستم سبەینان لە خێوێ هەتا دوای 12ش زۆر جار هەڵناستم لە خێوێ و لە ماڵش هەر ناستێن لە خێوێ ینی هەتا بەخۆم هەڵناستم تەمام ئەو دەمیستە قسەی بکەم لە بۆ خەوی بژیت بەس بە خۆت باست کرد والله حەزم لە زوەسانی بەیانیان نییە دائیرەشەم سبەینان وەڵی لەبەرەوەیە